بەڵێ تاوەکو پارێزگاری سەپێنراوی کەرکووک لە کەرکووک بێت هاوچەشنی ئەم شێوە هەڵسوکەوتانە دووبارە و سەدانبارە دەکرێتەوە، هەروەکو بە جۆرەها شێوەی دیکە لە داگیرکردنی زەوی و زار بە هەموو شێوەیەکی دیکە ئێمە تعریبکردنمان لە کەرکووک بینیوە، ئەمە شێوازێکی دیکەی تعریبکردنە لە کەرکووک. گفتوگوی زیاتر سەبارەت بە ڕێگری ڕاکانجبووری لە دەستبەکاربوونی دامەزراوی بەشە پزیشکیەکان دەکەم لەگەڵ فەرحان ساڵح سەرۆکی سەندیکای کارمەندانی تەندروستی کەرکووک کە لەگەڵمانە لە کەرکووکەوە لەگەڵمانە بێت و وەڵامدەری پرسیارەکانمان بێت. ئەم کاتت باش بەڕێز فەرحان، پێش هەموو شتێک بابزانین بڕیاری دامەزراندنی دەستوانی بەشە پزیشکیەکان لە کێوە دەرچووە؟ هۆکاری ڕێگریکردنی لەلایەن ڕاکانجبووری پارێزگاری سەپێنراوی کەرکووک چییە؟ بەڵێ دەست خۆش، زۆر سپاس. بەڕاستی فەرمانی وەزارەتی تەندروستی حکوومەتی ئیتیحادی بۆ دامەزراندنی بەشە پزیشکیەکان لە مانگی دەی 2023ەوە دەرچووە، یعنی دەبواە لە مانگی دەی 2023ەوە ئەوان دەوامی خۆیان بکردایە لە کەرکووک، ناوێت لە کەرکووک دەرچووە، یعنی بەشێکی هەرە زۆری کوردەکان هەتا ئیساکە لە پارێزگار وەساوە بە مەهانەی ئەوەی ئەمانە نفوسیان کەرکووک نییە. بەڕاستی ینی پێشتر ئەو بورگەی هەبوو لە مادەی 140 ئەوەی ئامێری سەرژمێری 57 کەرکووک نەبایە، ینی بۆ دامەزراندن لە کەرکووک زۆر زەحمەت بوو، هەن ناکرا، ینی وەکو مەرجێکدانرا بوو، بەڵام ئیسا ئەو بورگەیان گۆڕیوە وەکو شتێک بەدیژی کورد بەکاری دێنن، کوردیانەتە ئەوەی کە ئەوەی نفوسی کەرکووک نابێ ینی دامەزراندن بکە. لەلایەکی ترەوە ئێمە عەرەبی ینی ناوەڕاست و باشوور دەبینین دێن لە کەرکووک، نە نفوسیان کەرکووکە، نا سەرژمێریە 57یان کەرکووکە، عەرزیان پێبەخشن، دامەزرێن، هیچ کێشەیەکیان نییە. بەڵام لایەنە کوردیەکەی ئەو بەشە پزیشکانە و پزیشکی دان و دەرمانساز و کارمەندانی تەندروستی ئەوانەی کە کوردن و لە کورسان تاوایان کردە بەشێکیان لە کەرکووک تاوایان کردووە بە حجەتی ئەوەی بە مەهانەی ئەوەی کە ئەمان سەرژمێری 57یان کەرکووک نییە، دایان نامەزرێنن و ینی ئامادەنی دامەزرێن بۆی ڕێژەی کورد لە فەرمانگەی تەندروستی کەرکووک کەمکەنەوە. باشە بەڕێز فەرحان، ئایا پارێزگاری کەرکووک دەسەڵاتی ئەوەی هەیە کە پرۆسەکە ڕابگرێت؟ بۆچی ئەو ئەتوانێت ڕای بگرێت و ڕێگە نەدات کە بڕیاری دامەزراندنیان بۆ دەربچێت؟ بڵێ خۆی لە بڕگەی مادەی 140 لا پێشتر ئەو بڕگەیە هەبوو، ڕاستی ئەو بڕگەیە ینی وەکو خەڵکی ڕەسەنی کەرکووک بەڕاستی سوادەیە باشی لێکرد لە ڕووی ئەوەی کە ئەوانەی سەرژمێری ئاماری سەرژمێری 57یان کەرکووک بوو دامەزران لە کەرکووکە، بەڵام ئیسا ئەویان گۆڕیوە، یعنی ئەمان بە دوای ئەو 57ش ناگەڕێن، ئەویان کردوتە مەهانەیە بەوەی لایەنە کوردیەکان لایەنە ئینەکان ڕاوەسێنن. خۆی ئەو دەسەڵاتی هەیە، بەڵێ پارێزگار دەتوانێت ئەو شتەی هەبوو چکە لە بڕگەی مادەی 140 هاتووە کە ئەوەی سەرژمێری 57 کەرکووک نەبێ بۆی نییە دامەزرێ. بەڵام ئەمە ینی لەلایەکەوە ئەبینین ئەمە لای عەرەبەکان ئەوانەی لە باشوور و لە ناوەڕاستی عێراق هاتوون، نە سەرژمێری 57یان کەرکووکە، نە ئاماری سەرژمێری 57یان کەرکووکە، نە نفوسیانش کەرکووکە. دامەزراندن بۆ ئەوان هەیە بۆ لایەنە کوردیەکان نییە. بۆچی؟ یعنی ئەمە پرسیارەکەی ئێمە. بەڵێ باش، کەواتە بانێکە و دووهەوە. باشە با بزانین ئێوە چیتان کردووە یاخود چۆن وەزارەتی تەندروستی عێراق ئاگادارەکەنەوە؟ بۆچی لەسەرم پرسە بێدەنگن؟ بەڵێ بەڕاستی خۆی ئەمدان پەرلەمانەکانمان ئاگادار کردێتەوە، نووسینگەی دکتۆر شاخەوانمان ئاگادار کردێتەوە، خۆشبەختانە دکتۆر شاخەوان بەڕاستی ئیشە باشی کرد تا ڕادەیەک ینی بەشێک بربەست و کێشەکانیان تا بڵێ ڕادەیەکی ئین کردووە، چارەسەر کردووە، بەڵام زۆرینەی ماوەتەوە. ئەویش لە پێویستە، ینی ئەمە لەلایەن خۆمان وەکو سەندیکا و لەلایەن ئەندام پەرلەمانەکان خۆمانەوە حزبە کوردیەکانەوە پێویستە ئەمەش ینی بەڕاستی ڕێگەیە چارەسەر بدۆزینەوە، ینی بزانین ئەم هۆکارە چیەوە پارێزگاری کەرکووک ئەم ینی نایە ئەم بەشە کوردیان ئەم بەشە پزیشکیانە لە نەتەوەی کورد دامەزرێن. باشە، ئایا پێتان وایە بیانووی دیکە بگرن بۆ نمونە بڵێن میلاکاتمان تەواوە پێویستمان بە دامەزراندنی ئەو دەرچوانە نییە، یاخود کەرتی تەندروستی کەرکووک پێویستی بە دامەزراندنی ئەو دەرچوانە هەیە؟ خۆی کێشەکە لە کەرتی تەندروستی نییە، لە فەرمانگەی تەندروستی نییە. فەرمانگەی تەندروستی سێ ئەوەنە زیاتر بە پێویستی بەو بەشانەیە، بەڵام کێشەکە لە پارێزگایە، ئەڕواتە پارێزگا بە حجەتی ئەوەی موافقەی ئەمنی شتێکیان داناوە پێ لە موافقەی ئەمنی، ئەو کەسانی کە نفوسیان کەرکووک نییە، ئەو کەسانی کە خۆیان نیانەوێ، ئەو کەسانە دامەزراندنیان بۆ ناکەنەوە وەستێنن، بۆ حجەتەیە ئەو شتیان دۆزیوەتەوە، بەڕاستی ئەو بەهانەیان دۆزیوەتەوە. ئەگینا وەکو فەرمانگەی تەندروستی بەشی سێ ئەوەندە ینی پێویستی بە سێ ئەوەن ئەو نەهەیە، ئەو ژمارەیە هەیە. باشە، ئەی ئەوانەی کە بڕیاری دامەزراندنیان بۆ دەرچوونە
گرد بوونەتەوە بێگومان ناڕزایەتی دەرەبڕن سەر ئەو کێشەیە و هەر بەردەوامیشن لە گردبوونەوەکان. ئەکرێ بزانین دوای ئەوە هەڵوێستیان چییە، هەڵوێستی داهاتویان چییە بێت؟ والله هەڵوێستی ئەوان ڕاستی ئەوانیش ڕاستی شۆک بوونە نازانن بۆ ینی بۆ وەستاوە هاوڕێکانیان ئەوانی لەگەڵیان بوون لە کۆلێژ و لە پەیمانگاکان لە نەتەوەکانی تر تەعین بوونە ئەمان بەس لەبەرەوەی ینی کوردن ئینەکانیان وەستانوە ینی ئەوانی شۆک بوونە نازانن چی بکەن بەڕاستی ئێمە داوا لەیرەوە داوا لە پەرلەمانتارەکانەکەین داوا لە حزبە کوردیەکانەکەین لە کەرکووک یانی چارەسەرێکیان بۆ بدۆزنەوە بەڕاستی ینی ئەگەر وا بڕۆ ڕێژەی کورد لە فەرمانگەی تەندروستی زۆر زۆر کەمە بێتەوە خۆی ئامانجەکانیش ئەوەیە یانەوەی ڕێژەی کورد لە فەرمانگەی تەندروستی کەمکەنەوە. ئەوەی کە زانیاریتان هەبێت لەبارەیەوە تەنیا لە فەرمانگەی تەندروستی کەرکووکە ئەو کێشەیە هەیە یا وەکو زانیاریتان هەبێت و فەرمانبەری دیکەش هەن لە دام و دەستگاکانی دیکە بە هەمان شێوە کە کورد بن کێشیان بۆ دروست دەکرێت بۆ دامەزراندنیان؟ وڵای ئەکید خۆی لە فەرمانگەی تەندروستی بەشەکە ئینەکان زۆرە ژمارەکە زۆرە بۆیە وازاق بۆتەوە دەرکەوتووە بە تەکید لە بەشەکان تریشا هەیە ئەوان ئەم پرۆسەی تعریب بەردەوامە زۆر بە چڕیش بەردەوامە ینی بەڕاستی لە دوای 16 ئۆکتۆبرەوە ئەم پارێزگای ینی سپێنراوی کەرکووکە زۆر بە چڕی پرۆسی تعریبی گردووە ئەمیش بەشێکە لە پرۆسی تعریب ینی بۆ ڕێژەی بۆ کەمکردنەوەی ڕێژەی فەرمانبەرانی کورد لە کەرکووکە. بەڵێ مە سوپاس دەکەین فەرحان ساڵح سەرۆکی سەندیکای کارمەندانی تەندروستی کەرکووک کە لەگەڵمان بوویت.